تارا کارگاه زوم بو برهمین شیره دجلای اندازیار آلان شریف ریوبری کارگاه زوم هیتا خواندن بلا کرم کردن. بەناوی خوای گەورە و میرەبان میوانانی بەڕێز ئامادەبانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش زۆر بەخێر بێن بۆ دەڤەری بارزان دەڤەری شۆڕش و قوربانیدان و کۆڵنەدان و دەڤەری ئەو دەڤەرەی بە درێژایی مێژووی 100 ساڵی ڕابردوو هەمیشە پێشەنگی تێکۆشان و خەبات و قوربانیدان و هەروەها مەڵبەندی پێکەوەژیان و لێبوردەیی و ژینگە پارێزی مرۆڤدۆستی بووە. ڕێگەم بدەن بە ناوی بەڕێز جەنابی مەلا مستەفا مەسعود بارزانی زۆر بە گەرمی بە خێرهاتنی ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە ئەرکیان کێشا و تەشریفیان هێنا لەم ڕێڕەسمەدا لەگەڵمان بەشدار بن. هەروەها بە خێرهاتنێکی گەرمی بەڕێز جەنابی فەرماندە مەنسوور بارزانی دەکەین کە پاڵپشتی سەرەکی بووە لە دەرانی ئەم کارگەیە. بەخێرهاتنی وەزیر و پەرلەمانتار بەڕێزەکان و بەرپرسانی ئیداری و سەربازی و حزبی و کەسایەتیە جەماوەریەکانی ناوچەکە و سەرجەم میوانن بە ئامادەبوانی بەڕێز دەکەین. بە ئامادەبوونتان خۆشحاڵ و سەرفیرازین. بەڕێزان و خۆشەویستان شکر بۆ یەزدانی بێهاوتا لە سای خوێنی شەهیدان و سیاسەتی حەکیمانەوەی جەنابی سەرۆک بارزانی سیاسەت و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئارامی و سەقامگیریە کە لە کوردستاندا هەیە دەرفەتی ئاوادانکردن و پێشخستنی وڵاتەکەمان هاتۆتە ئاراو جێگەی خۆشحاڵەیەکی زۆرە. هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆ بەشداربوون لە ڕێوڕسمیکردنەوەی پرۆژەیەکی ئابووری و خۆماڵی گرنگ کاویش لە ناوچەیەک خوددان مێژوویەکی دەوڵەمەند و پڕ سەوەریە و هەمیشە خەڵکی خەباتگێڕ و کۆڵنەدەر و پێشمەرگێ تێدا پەروەردەکراوە. خزمەت و بایەخدان بە ژیانی هاوڵاتیان بە تایبەتی گوندنشینان و ناوچە دوورەدەست و هەژارەکان هەردەم خواستی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی بووە و بەڕێزیان بەردەوام جەختی لەوە کردوتەوە کە پێویستە هاونیشتیمانیان هان بدرێن پشت بە خۆیان ببەستن و خۆیان سوود لە توانە خۆماڵیە مرۆیەکان و سامانە سروشتەکانی کوردستان وەربگرن و بەتەنها بەکارهێنەری شتومەک نەبین بەڵکو خۆشیان فێر بن بتوانن بەرهەمی خۆماڵی و سروشتی و کەلوپەل و پێدەوەستەکانی تری ژیان بەرهەم بهێنن. بۆیە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان و جێبەجێکردنی فەرموودە و ئاماژگاریەکانی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی بە پێی دید و ڕوئیای ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامە و پلانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گرنگیدان بە کەرتی کوشتکاڵ و سامانی ئاژەڵی بڕیاردرا لەم شوێنێکی ئێستا ئێمە هەمومانی لێ کۆبووینەتەوە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز جەنابی مەلا مستەفا بارزانی کارگەیەک لە ژێر ناوی زۆم دروست بکرێت کە تایبەتە بە بەرهەمە شیرەمەنیەکان. ناوهێنانی زۆم بۆ ئەم کارگەیە لەوە دێت کە زۆم ناوێکی ڕەسەنی کوردەواریە و بەو شوێنە دڵڕفێنە دەوترێت کە ئاژەڵداران لە کوێستانەکان قۆناغ و ڕەشماڵەکانیان لێدا دەنێن و جێگیر دەبن. هیوادارین بەکردنەوە و دەست بەکاربوونی ئەم کارگەیە خزمەتێکی بچووکی دەڤەرەکە و ئابووری کوردستان بکەین. لێرەدا پێمان باشە ئەوەش بە ئامادەبوانی خۆشەویست و میوانانی بەڕێز ڕابگەێنین کە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و ئابووری خۆجێیی و خۆماڵی کوردستان پلانی ئەومان هەیە لە ئایندەدا پرۆژەی جۆراوجۆر و هاوشێوەی ئەم کارگەیە لە ناوچەکانی تری کوردستان جێبەجێ بکەین. لە کۆتاییدا بەپێویستی دەزانین کە ڕێز و سوپاسی بێپایانی خۆمان ئاراستەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە لە دەستپێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردەوام بایەخی تایبەتی بە کوشتکاڵ و بەرهەمی ناوخۆیی و ژیان و گوزەرانی هاوڵاتیان داوە و هەردەم پاڵپشتی ئەم جۆرە پرۆژە و بیرۆکانە بووە. دووبارە بە خێرهاتنێکی گەرمی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و گشت میوانە بەڕێزەکان دەکەین و شەرەفمەندین بە بەشداربوونتان لەم ڕێڕەسمە. ئامادەبوونتان زیاتر هانمان دەدات بۆ ئەوەی بەهێز و ئومێدێکی زۆرەوە بڕوانینە ئایندە و هەوڵ و توانای زیاتر بۆ خزمەتی گەل و وڵاتمان بخەینەگەڕ. بەڕێزان نامەوێت زیاتر لە کاتتان بگرم و وتارەکەم درێژە پێ بدەم لەبەر ئەوەی زانیاری زیاتر سەبارەت بە کارگەکەمان بە شێوەی فیلمێکی دۆکیومنتاری ئامادەکراوە پێشکەشی ئەوەی بەڕێز دەکرێت. هیوای کاتی خۆشتان بۆ دەخوازین و هەر لە خۆشیدا بن. زۆر سپاس.